نیگەرانیەکانی خامنەئی جددی و واقعیە. ئەو قێرانە سیاسیەی ئێستای ئێران خۆپشاندان و ناڕەزایەتی جەماوەری وە گیان هاتوو لەسەر شەقامەکان، پەرەسەندنی ناڕەزایەتیە پیشەیی سیاسی و ئابوووریەکان، بەردەوامی مانگرتنە کرێکاریەکان، ناڕەزایەتی کاسبکارانی بازار و چین و توێژە کۆمەڵایەتیەکانی تر، جم و جۆڵی نوێ ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵات لەسەر بەستنی ناڕەزایەتیە ناوخۆیەکان، تا کەوتنەوە و پەراوێزکەوتنی کۆماری ئیسلامی لە ناوچەکە، سەفەری ئەم دوایەنەی بایدن سەرۆکۆماری ئەمریکا بۆ عەرەبستان و ناوچەکە، سەردان و چاوپێکەوتنەکانی بەرپرسانی دەوڵەتەکانی وەک عەرەبستان، میسر، ئۆردۆن، تورکیا و نزیکبوونەوەی هەرچی زیاتری ئیسرائیل و ژمارەیەک لە دەوڵەتەکانی ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، داواکاری ئیسرائیل لە شارۆمەندە ئیسرائیلیەکانی نیشەجێ تورکیا بۆ ئەوەی هەرچی زووتر ئەو وڵاتە بەجێبهێڵن، هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی تورکیا و ئیسرائیل و ئەو وڵاتانەی کە کۆماری ئیسلامی پەیوەندی باشی لەگەڵیاندانیە، لاوازبوونی ڕەوتە ئیسلامیە شیعە تیرۆریستیەکانی لاینگری کۆماری ئیسلامی لە عێراق و لۆبنان و یەمەن تەنیا گۆشەیەکی بچووکن لەو نیگەرانیە واقعیانەی خامنەئی کە لە دوو وتاری ناوبراو لە ماوەی 2 حوتەدا بەڕوونی خۆی نیشاندا. خامنەئی ناحەقی نییە کە سەبارەت بە هەر کام لەو بابەتانە نیگەران بێت، بەڵام ئەوەی کە جێگای ترس و نیگەرانی سەرەکی خامنەئی و دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامیە بەر لەوەی کە جم و جوڵە ناوچەیەکان بێت، بریتیە لە خەبات و ناڕەزایەتیەکانی سەرشەقامی شارە گەورە و بچووکەکانی ئێران، نەبوونی توانایی سەرکوتی ئەو ناڕەزایەتیانە، پەرەسەندنی چەندایەتی و چۆنایەتی ئەو ناڕەزایەتیانە لە باری جوگرافیایی و کۆمەڵایەتیەوە و هەروەها بوونی کەلێن و ناکۆکی نێوان دام و دەستگای سەرکوت و تەبلیغاتی ڕژیمی ئیسلامی. هەیمەنەی ماشینی سەرکوت و دام و دەستگای تەرس و وەحشەتی دەسەڵات تێک ڕووخاوە. بابەتی ئیسلامی و ئیدۆلۆژیکی ڕژیم چیتر وەک پێش و کاریگەر نییە. ماشینی تەبلیغاتی نظام کاریگەری خۆی لەدەستداوە و ئەوە ئەیتر گەلە ئاخوند و ناوەندە مەزهەبیەکان نین کە هەموو شتێک دیاری دەکەن. خامنەئی لە تو وتار و لە ماوەی 2 حوتەدا دام و دەستگای ئەمنیەتی نظامی و تەبلیغاتی ڕژیمی داوەتە بەرڕەخنە. ناوبراو هاوکات لەگەڵ ئەوەی کە فەرمانی ئاتەش بە ئەختیاری پێداون، بەڵام لە حاصڵی کار و کردەوەکانی ئەوان ڕازی نییە. بابەتی کۆنترۆڵ و سانسۆری گۆڤار و ڕۆژنامەکان بەهۆی چالاکتربوونی کەناڵە تەلەڤیزیۆنە فرەچەشن و سەتەلایتیەکانەوە کەلێنی تێکەوتووە. بەهۆی بوونی ڕاگەیەندرە کۆمەڵایەتیە بەربەڵاوەکان، زۆربەی هەرە زۆری خەڵک نەک هەر لێدوان و ڕوونکردنەوەکانی حکوومەت سەبارەت بە بابەتەکانی ناو کۆمەلگا قبوڵ ناکەن، بەڵکو هەر کەسێک و بە کەمترین ئیمکاناتێکە لە بەردەستیدایە بە خێرایی وێنەی ڕاستەقینەی شقام و کار و ژیانی خەڵک و خەبات و ناڕزایەتیەکانی ئێستای ناوخۆی وڵات بە هەموو گۆشە و کەناری جیهان دەگەنێت. سەرکوتیشی تر بە تەنیایی وەڵام دەرەوە نییە و ناکرێت بە زەبری سەرکوت و توندوتیژی شقامەکان بە ملیۆنان کرێکار، موعەلێم، خاننشینکراو، ماڵ لە دەستچوو، بازاری، کەشاوەرز، شۆفێر، کۆڵبەر، سوختبەر، چالاک و زیندانی سیاسی، هونەرمەند و ڕۆژنامەنووس، ژنان و بەهایی و هەروەها نووسەر و وەرزشکار چۆڵ بکرێت و بنێردرێنەوە ماڵەکانیان. جەماوەری خەڵکی کوردستان لە ماوەی 4 دەیە خەبات لە دژی حکوومەتی ئیسلامیدا ئەزمۆنێکی بە نرخیان بەدەستهێناوە و بەهێنانە گۆڕێ ویست و داخوازیە سەرەکی و هەنەوکەیەکانی خۆیان نەتەنیا لە بەرامبەر حکوومەتدا ڕاوەستاون، بەڵکو بە جێکەوتنی سونەتی مانگرتنی سیاسی گشتی هەڵگری پەیامێکی ڕوون و ئاشکراشن بۆ ئەمڕۆ و دوا ڕۆژی دوای ڕووخانی حکوومەتی ئیسلامی. خەباتی شێرگێر و بوێرانەی چین و توێژە بەربڵاوەکانی جەماوەر بە تایبەت لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە دژی دەسەڵاتی ئیسلامی ترس و نیگەرانیەکی زۆری خستوەتە دڵی خامنەئی و هەوڵەکانی ئەو بۆ هاندان و بەخەتکردنی دام و دەستگای سەرکوت و تەبلیغاتی ڕژیم لەم ڕاستیەوە سەرچاوە دەکرێت. خامنەی باش دەزانێت هەر هەنگاوێک پاشەکشەکردنی ڕژیم جەماوەر 2 هەنگاو بەرەو پێش دەبات. هەر بۆیە هەوڵ دەدات بەر بە پاشەکشەکردن و دوودڵی و ڕاڕایی دەستگای درۆ و تیرۆری حکوومەت لە بەرامبەر جەماوەری خەڵکدا بگرێت.
جەماوەر و بەتایبەت بەشە پێشڕە و یەکگرتووەکەی هەم ترس و نیگەرانیەکانی خامنەی دەردەکەن و هەم هێزی کۆمەڵایەتی خۆشیان لە ڕوخساری پەشەی و غەزەبناکی خامنەیدا بەدی دەکەن. کۆمەڵانی خەڵکی وشیار و وەخەبەر هاتوو و ئاشنا بە مافە پێشێلکراوەکانی خۆیان هەوڵدەدەن بە خەباتی یەکگرتووانە و هێنانە گۆڕێویست و داواکاری سەرەکی و هەنووکەی خۆیان، حکوومەت ناچار بە پاشەکشەی هەرچی زیاتر بکەن و سەرنجام بەرەو لێواری هەڵدێر و لە ناوچوونی ببەن. خەبات بۆ ڕۆخاندنی دەسەڵاتی ئیسلامی و هەوڵدان بۆ پێشگرتن لە غەزەپی سەر لە نوێی دەسەڵات لەلایەن ڕەوتە ڕاست و کۆنەپەرستەکان و لەوانە پاشماوەکانی سەڵتەنەتی لەسەر کارلابراوی پەهلەوی، ئەرکێکی سەرەکی و بێ ئەملا و ئەولای جەماوەری شەریف و ئازادیخوازی ئێرانە.